بەڕێزانم کاتتان باش لە پۆدکاستێکی تایبەت لە بەرنامەی کارڤەدان لەگەڵتان دەبم. من گوڵباخ بەهرامیم. سپاس کە بینەر و بیسەری بەرنامەی کارڤەدانن. پرسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بابەتێکی گرنگە. هەرێمی کوردستان وەکو شوێنێک بۆ پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم پێکاتەکان لە ئاستی جیهاندا ناسراوە. ئەمەش لە ئەنجامی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارانەی لە پەرلەمانی کوردستان ساڵی 2015 دەرکران بۆ ئەوەی کە مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان پارێزراو بێت. بەڵام بە بڕیارێکی دادگای باڵای فدراڵی بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 11 کورسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کەم کرایەوە. دوا بڕیار لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بوو کە 5 کورسی بۆ پێکاتەکان لە ئەو 100 کورسی کە بۆ پەرلەمانی کوردستان دیاری کراوە دەستنیشان کرد. بەڵام میکانیزمەکانی چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و دابشکردنی کورسی پێکاتەکان بەسەر پارێزگا جیاوازەکاندا چی لە داهاتووی هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان و پرسی پێکاتەکان دەگۆڕێت. هەڵوێستی پێکاتەکان لەم بارەوە چی دەبێت؟ حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکانی خۆی خستەگەڕ بە تایبەتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سکاڵایەکی لە دادگای باڵای فدراڵی بۆ گەڕانەوەی کورسی پێکاتەکان تۆمار کرد. ئەم هەوڵانە تا چەندە کاریگەریان لەسەر پاراستنی مافی پێکاتەکان دەبێت. لەگەڵ میوانەکەم لەم بارەوە قسە دەکەم. زۆر بەڕێز منا قەهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ مناخان. زۆر سپاس. سەرەتا بە ئاماژە بە بڕیارەکانی دادگای باڵای فدراڵی بکەم بۆ کەمکردنەوەی کورسی پێکاتەکان. ئەم ئامانجانە بۆچی ڕوو لە پێکاتەکانە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا بەداخەوە بریاری دادگای فدرال بوویتە جێگرەوەی بریاری یاسادانان. ئێمە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانمان هەبوو و یاسایەکمان هەیە دوای دەنگی پەرلەمانتاران دەنگی پێدراوە کە ئێمە وەکو کۆتاکان هیچ کاتێک گلەی و ڕەخنەمان نەبووە لەم یاسایە. بەڵام لەبەر بەرژەوەندی تەسکی بیری حیزبایەتی بۆ لە دەستدانی بەشێک لە کورسی کۆتاکان لە بەشێک لە پارێزگەکانی هەولێر نەیان دەتوانێت کە کورسی کۆتا بەدەستبێنێتن. ئەوەش وای لێ هاتکەوە دەرگا بۆ دادگای فیدرال ڕوو لەوێ بکەنەوە داوایان کردکەوە سکاڵا لەسەر کۆتاکان پێشکەش بکرێت. چەندەها دانیشتن یەک لە دوای یەک دواخرا لە ئەوەی بگاتە ڕێکەوتنێکی باش، بەڵام بەداخەوە دەرئەنجامەکەی هەر لە خراپترەکان دەرچوو. ئەویش کە دابشکردنی کورسی کۆتاکان لەسەر پارێزگەکان ئەوش بە پێچەوانەی دەستور بە پێچەوانە یاسا بەرکارەکانە. ئێستا ئێمە لە عێراقدا دەجین کە دەرەن عێراقێکی یەک پارچەیمان دەوێت. لەو عێراقەدا دوو سیستەمی هەڵبژاردن پەیڕەو دەکرێتن. سیستەمێک بۆ کۆتاکان لە ئاستی عێراقدا لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە هەڵبژاردنەکانی پارێزگەکان بە سیستەمێکی یەک بازنەیە، بەڵام بۆ هەرێمی کوردستان بۆ 3-4 بازنەیە. ئەمەش پێچەوانەی دەستورە بە پێی مادەی 2 کە لە دەستور وازەحە چۆنیەتی بەشداریکردن هەر قوارەیەکی سیاسی لە هەڵبژاردنەکاندا و پێچەوانەی بریارەکانی دادگای فدراڵە کە لە 2021 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجامدرا کۆتاکان بە یەک بازنەی بەشداریان کرد. بەڵێ بەڵام ئەم سیستمە کۆتا لە هەڵبژاردنەکانی عێراقدا هەیە. بۆچی بۆ هەرێمی کوردستان ڕاوانیە کە کۆتا هەبێت بەڵام بۆ عێراق کۆتا لە بەرچاو دەگیرێت؟ هەرێمی کوردستان لە بنەڕەتدا سمبۆلی پێکەوە ژیانێکی باشی چەسپاندووە بۆ لە ناوبردننی ئەم پێکەوە ژیانە بۆ لاوازکردنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان بە ڕێگای پێکاتەکانەوە هەوڵیاندا مانگ لە دوای مانگدا هەڵبژاردن دوا بخرێتن. چەند هەڵبژاردن دوا دەخرێتن پێگەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان لاواز دەبێتن. بۆیە ئەم دەرفەتە بۆیان بۆ باشی کراوە کە پێکاتەکان ئەگەر 11 بە 0 ئێمە ناچینە هەڵبژاردن، ئەوانش هەر لاینێکی سیاسی و ئەو لاینش کە پێشکەشی سکاڵای کردو بەرامبەر دژی پێکاتەکان باش ئەزانیتن پەرلەمانی کوردستان جێگای سەرجەم چین و توێژین و ڕەنگ و جیاوازەکانەوە ناکرێتن. پرۆژەیەک پێشکەش بکرێتن تەنها بۆ بەرژەوەندی لاینێکی سیاسی دیاری کراودا هاتبەکایە بە پێچەوانەوە. هەمیشە ئەم پرۆژانە کە هاتووە ناو پەرلەمانی کوردستان کۆدەنگیەکی تەواو لەسەر هەبووە، هەم لە دەسەڵاتەکان هەم لە ئۆپۆزیسیۆنەکان. واتە ئەو قسانەی کە لەسەر پێکاتەکان باز دەکران لێرە و لەوێ هەموو هەڵپێسراوە. باشەڵەن پێکاتەکان بە تایبەتی پێکاتی تورکمانوانی کە لە پەرلەمانە کورسیان هەبووە هاوپەیمانی پارتێکی دیاریکراو دەکەن لە بەرژەوەندی و پارتەدا ئێمە وایە؟ ئێمە وتومانەوە بە شانازیەوە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانی لە بەرژەوەندی پێکاتەکەمان ئێمە هاوپەیمانیتمان ئەنجامداوە. چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانەتی ئەنجام دەداتن لەگەر پارتی دیموکراتی کوردستان لە کاتی پێکێنەری حکوومەتدا، چۆن بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانەتی ئەنجام دەدات لەگەر پێکێنەری حکوومەتدا لەگەر پارتی دیموکراتی کوردستان و حزبەکانی تریش. ئێمەش هاوشێوەی ئەوان لە بەرژەوەندی مانەوەمان، لە بەرژەوەندی ڕێزگرتن لە مافەکانمان، لە بەرژەوەندی ئەو مافانەی دەستەبەرمان کردو بە یاسا بۆ ئەوی بپارێزین هاوپەیمانێتمان کرد و لە هاوپەیمانێتێدا ئێمە زەرمەند نەبووە بە پێچەوانەوە سوودمەند بووینەوە، چونکە بە دەرەجەیەک
کەوا ڕێزیان لە مافیەکانی ئێمەی دەگرن وەکو پێکاتە وەکو مرۆڤێکی کوردستانی تەعامل دەکەن بە دەرەجە تەعامل ناکرێتن بەڵام حزبەکانی تر بەداخەوە ڕێزان بۆ چوونی پێکاتەکان ناگرن ئەگەر ڕێزیان بگرتبە پێش ئەوەی سکاڵا پێشکەش بکەم دادگای فێدرال بابێن لەگەڵمان کۆبنەوە بەشێک لە بەرپرسەکان لێرە و لەوێ قساکاتن و ئێمە ئامادەنینێ لەگە بەشێک لە حزبە تورکمانیەکان کۆبووینەوە ئەوان سەر بە پارتینە نەخێر ئێمە هاوپەیمانی پارتینە ئێمە سەر بە پارتینە چه پارتی پێویستی بە پێکاتەکانە پێداگیری بکاتن لە پەرلەمان لەسەری چ پێکاتەکانش پێویستی بەوەیەکەوە ببێتە پاشگۆیەکی حزبێکی دیاری کراو ئێمە سیاست و ئایدۆلۆجی و بیرڕاو بۆ چوونی جیاوازمان هەیە ئێرادەمان خاوەنی ئێرادەشمان لەناو خاڵقی خۆمان داوەردەگرین. بەڵێ ئەم میکانیزمەوەی کە بۆ هەڵبژاردن دیاری کراوەدا بەشکردنی کورسی پێکاتەکان بەسەر پارێزگاکاندا هاوکات ئەم بڕیارەی دوێنەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆی کە بۆ نمونە بۆ پارێزگای هەولێر دوو کورسی بۆ پێکاتی تورکمانە لە کاتێکدا زۆرینەی پێکاتی تورکمان لە پارێزگای هەولێرن ئێوە چه تێبینیەکتان لەسەر میکانیزم و بڕیارانە هەیە؟ ئێمە خۆی ئەم بریارە دووجار پێچەوانەی دەستوری عێراقە یەکجار پێچەوانەی لەوەدایە کەەوە داوای دەکاتن کۆتاکان دابەژ و کرێ لەسەر پارێزگەکان ئەوە پێچەوانە یاسا بەرکارەکانە لە عێراق و بە پێچوانە بریارەکانی دادگای فێدرالکە خودی بریاری دادگای فێدرال دەرێتن کۆتاکان دەبێت بە یەک بازنەی بەشداری بکاتن لەلایەکی ترەوە پێچەوانەکەی لەوەی بەپی دەستوری عێراق لە مادەی دوو وازەحەکە قوارەی سیاسی پێکاتەکان چۆنێتی بەشداری دەکەن کە حزب وڵات پێدراوەکان ئەمە دەکاری دەکەن بۆ هەڵبژاردن بۆیە ئەمەش بۆ ڕازیکردنی بەشێک لە لایەنە سیاسی کوردستانی چکە لەو ناوچەیە کە داوای دەکرد کورسی کۆتابیتن ئەزانی چۆنە خانم ئێستا وەی لێ هات ئەو بریارە بە یاسا کۆتاکان کردیانە حزبی بە بریار کردیانە حزبی چەترێک لە ژێر پارێزگای هەولێر و بەشێکیان بچێتە ژێر پارێزگای سلێمانی ئەو بەشێک کە دەچێتە ژێر پارێزگای سلەیمانی بەداخەوە تا ئێستا حزبێکی سیاسی تورکمانی و یاخود لە مەسیحی و یاخود ڕێکخراوێکی جەماوەری و چاڵاکێکی هیچ ئەنجام نەدراوە لەو پارێزگایدا تا ئێستا گلەی و ڕەخنەیان لەوە هەبوو کە دەیانگوت بە تایبەتی بەندە چۆن دەبێت دەنگی لە چۆمان بۆ بدرێتن تورکمان هەیە لە چۆمان ئەیدێ منەوڕۆ پرسیار دەکەم لە سلەیمانی بە شێوازێک ئەو دەنگدەرەی هەیە کە بتوانێت کورسی بەدەست بێنێ ئەگەر لە پشت لایەنێکی سیاسی کوردستانی هاوکار نەبیتن لە کاتی دەنگدان دەنگی بۆی کۆکاتەوە ئەگەر بە ئازادانە خۆی کاندید بکاتن دڵنیا دەکەمەوە لە 50 تا 100 دەنگیش ناتوانێت بێنێتن چکە دیارە پێگەکە لەوێ دیارە و لێرەدا ئێمە دەمانەوێ مافی هەموو تورکمانەکان پارێزراوێت لە تەواوی پارێزگەکانی هەرێمی کوردستان نەک بە زەوقکردن لەسەر یاسەکەی ئێمە ئێستا ئێمە یاساکای ئێمە دیان زەوتیان کردووە و لەلایەکی ترەوە کوتبندمان نیە کردووە بە یەک کورسی لە هەولێر بە تایبەتی تا حزبی سیاسی تورکمانی هەیە وڵات پێدراوە لە ئاستی عێراق و هەرێمی کوردستاندا لەناو پارێزگای هەولێر چەندە هەر ڕێکخراوی کۆمەڵگای و نەتەوەیمان هەیە لەناو پارێزگای هەولێر ئێمە چاڵاکی سیاسیمان هەیە ئێ باشە لەو پارێزگای کە کورسیان بردووە بۆ پەرلەمانی کوردستان دوو کورسی بۆمان بیسەلمێنن کێ ئەو کاندی دەسبینێ بە ناوی پێکاتی تورکمان خۆی کاندی دەکاتن ئێمەش لەوێ تێبینی خۆمان دەبێتن ئەمەش پاشگویەکی ناکرێتن تورکمان ئەبێ ڕێککەوتن لەسەر بابەتە بکرێت بە شێوازێک دەبێت هەر کەسێک خۆی کاندی دەکاتن لە ئاستی پارێزگای سلێمانی دەبێ خەڵکی سلێمانی بیتن بەپێی ئەو یاسایی و ئەو بریارە ڕاستە بەڵام دەبێت لە پێکاتی تورکمان بیتن و لە ناوکاری سیاسیش دەکاری کردبیتن ناکرێتن کەسێک وەکو کەسایەتێکی تورکمانی بینن بە ناو تورکمان بیتن و تەنها زمانەکەی ئەزانیتون تۆ ئەو کۆتایە بۆ پێکهاتەکان دانراوە پێکهاتەکان مەبەستیان لەوەیە کە پیادەکردنی ممارەسەکردنی قراراتی خۆیانە ئەوە بەیانەیە هەر کاندیدێکی بەڕێز خۆی کاندید دەکاتە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی دەبێت حزبێکی سیاسی تورکمانی دیاری کراو هەبیتنەوە تاکو ئێمەش ئەو کاتە بڵێ لەگەر ئەو حزبەی ئێمە تەعاملمان کردووە کەواتە هەر کاندیدێکی دیاری کراو لە هەر پارێزگایەک دەتوانێت بەشدار بێت واتە بەپێی پارێزگاکان کاندیدەکان دەگۆڕدرێت یامە چۆنام بکەن خۆی بە بریاری کۆمیسیۆنی باڵای کە دوێنێ دەرچوو لە بڕگەی سەیەم دەڵێتن هەر کەسێک تاکە کەسیش ئەتوانی بەشداری بکاتن ئەوش پێچەوانەی دەستورە چکە لە ئاستی عێراقدا دەبێ حزبی وڵات پێدراوەکان کاندیدیان هەبێتن
بۆ سیستەمی کۆتاژە بۆ تاکە کەسیش دەبێ ڕێی شوێنی هەبێتن بۆ ئەوەی ناکرێتن هەر کەسێک تەنها ناوی خۆی کاندید بکاتن بێەوە ڕێی شوێنەکەی دیاری نەکرێتن و چەند کەس لەگەڵێتی و چێ کاندیدی دەکاتونە لەلایەن چێوە پژگیری دەکرێتن و نوێنەرایەتی چەند کەس دەکاتن ئەوە زۆر گرنگە بۆ نمونە حیزبە تورکمانیەکان کۆنگرەیان ئەنجام داوە کەسانیان لەگەڵە لایەنگریان هەیە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان هەیە بەرنامەی سیاسی خۆیان هەیە هەر کاندیدێک لە ئاسی پارێزگای سلێمانش ئەگەر خۆی کاندید بکاتن دەبێت بەرنامەی سیاسی خۆی بۆمان دیاری بکاتن بۆ کۆمسیۆن بە تایبەتی کە ئەو ئایندە بەرنامەکەی چی ئەبیتن ئایا بە پێچەوانەی دەستورە بە پێچەوانە یاسا بەرکارەکانە ئەوانە زۆر گرنگە تشک بخرێتە باشە لەگەڵ لایەنەکانی دیکەی پێکاتەکان قسەتان کرۆ بۆ نمونە کورسی بۆ کۆتایی کریستیان و تورکماندانراوە بەڵام بۆ کلدووە شوری و ئەرمەنەکان و لایەنەکانی دیکە ئەم بابەتە نییە ئایا چۆن دەکرێت مامەڵە لەگەڵم دۆخە بکرێت ئەمە تێکدانی ئەو پێکەوە ژیانە نییە لە هەرێمی کوردستان بە ئامانجێکی دیاریکراو بەڵێ بێگومان ئەو کورسێ ئێستا لە ئاستی پارێزگای دوهۆکدانراوە بۆ کریسیانەکانە بۆ کریسیانەکان واتە کلدان سریان ئاشوری و ئەرمەن یعنی ئەوش کو بڵێ لعبەیەکی قانونی تێدایە دەستکراوەیە کاندیدێک لە ئاشوری دەکرێتن کاندیدێک لە کلدان دەکرێتن کاندیدێک لە ئەرمان دەکرێتن و ئەوە بە پێی تەوافقاتی سیاسیە بەڵام بەداخەوە یعنی من زۆر نیگەرانم لەو بابەتێکەوە کۆتاکان بێت ئەو ئاستەی دوو پێکهاتەی ئەساسی لە هەرێمی کوردستان بەم شێوازە یاری لەگەریان بکرێتن و تدەخولی ئیرادەی سیاسی خۆیان بکەن و دەستێ وەردانی ناوکاری پێکهاتەکان دەکەن و تا ئێستا ئەوان تۆمەتیان دەکرد کە حزبێکی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان دەستێ وەردان ناوکاری پێکهاتەکان دەکەن و نەیانتوانی بیسەلمێنن کە دەستێ وەردان بۆ کاری پێکهاتەکان دەکەن تەنها لە ڕاگەاندنەکان لێرە و لەوێ قسە ئەکەن و لە ئەوەی ڕازیکردنی دەنگدەری خۆیانە و بەڵام من زۆر جار داوام کرد بەڵگەم بە بەڵگە بۆم بیسەلمێنە کەوا ئێمە چۆن ڕێگەمانداوە تەدەخول بۆ کاری پێکهاتەکان بکەن بەڵام ئێستا بە یاسا و بە بریار و بە زۆر لە ژێر فشاردا بەبێ ئەوەی وەرگرتنی ئیرادەی پێکهاتەکان دوو کورسیان برد بۆ پارێزگای سلەیمانی و هیوادارین ئەو کورسیە بۆ ململانەی سیاسی بەکارنێنن لە ئایندا باشە بەم شێوازەوە بەم بڕیارانە پێکهاتەکان بەشداری لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەن کە هێشتاوادەکی دیارنەکەی بەڕێوە دەچێت خۆی وەکو پارت چاکسازی تورکمان ئەتوانم بڵێم نەک وەکو پێکاتەی تورکمان بەناوی هەموو حزبە سیاسی تورکمانەکان چکە جارە هەتا سێ کۆبنەوە شتێکمان نەکردە بەڵام وەکو پارت چاکسازی تورکمان ئێمە ئەو دۆخەمان زۆر دراستمان کردو لە میاندا پاش دراستکردن وامان باش ئەزانی کەوا ساحەکەی چۆن نەکەم بۆ هیچ لاینێکی سیاسی کوردستانی دەستەی وەردانێکی تریشی بۆی بکرێتن و بە ناوی نوێنەری تورکمان کاندید پێشکەش بکاتن و دەنگی ناڕاستەقینە بۆیان بچێتن تا ئێستا ئێمەیان تۆمەت بادەکە کە ئێوە نوێنەری ڕاستەقینێنە بە هەر حاڵ ئێمە نوێنەری ڕاستەقینەینە و چکۆ ئێمە حزبی سیاسی تورکمانینە و مۆڵەت پێدراوین چۆن ئێوە کۆنگرەتان ئەنجامدا و لە ئاستی عراقدا هەماشیەوە پارت چاکسازی تورکمانیش ئەنجامیداوە ئەو کۆنگرانە و ئەوەی کە دێ بە ناو تورکمان خۆی کاندیدەکردن ئەو دەبێتن نوێنەری ناڕاستەقینەی لە ناو هەرێمی کوردستان کەواتە لەگەڵەوەدان هەڵبژاردن ئەمساڵ لەو ماوەیە کە دیاری دەکرێت داهاتوودا بۆ پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەستکەوتی هەرێمی کوردستان پارێزراوێتن دامەزراوەکان لە ئێمە زۆر گرنگترە ئێمە هەمیشە پێکهاتەکان لە مافی خۆمان هەندێک زیاد دەستبەردار بین لە ئەوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان پارێزراو بێتن و جەنابی سەرۆک مەسعود بارزانێ درێغی نەکرد لە هەموو پێداگیرەکان و لە هەموو کۆڕ و کۆبنەوەکان و لەگەر ئاستی باڵا کۆبنەوەی ئەنجامدا کە ببێ کۆتاکان ئێمە ناچینە هەڵبژاردن لێرەدا ئێمە دووبارە بەناوی پێکهاتەی تورکمان و بەناوی پارت چاکسازی تورکمان سوپاس و دەستخۆشی لە جەنابیان دەکەین مەرجعیەت بەم شێوازە ئەبێتن و تەنها نوێنەری یەک نەتەوە نابێتن نوێنەری سەرزەم نەتەوەکانی کوردستانە و لەگەڵ ئەوەش سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین و کە سەردانی ئەمریکای کردو لێرە یەک لە بابەتەکانی گرنگ تشخستن بوو لەسەر کۆتاکان پاڵپشتیکردنی ماف پێکاتەکان بوو سەردانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ بەغدا بۆ دووجار لەگەر سەردانی ئاستی باڵای عێراقدا لەگە سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێنەر عێراق و لەگە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش و وەزیرانیش هەمویان جەختیان دەکردەوە بەبێ کۆتاکان نابێت هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەم 5 کورسیە کە هاتەکایە بۆ گەڕانەوەی کورسی کۆتاکان
بە فشار خستن پێکاتەکان و لەگەڵ ئەوەشدا پاڵپشتیکردنی ئەو بەڕێزانە بوو کە ئێمە توانیمان ئەم 5 کورسی بەدەستبێنین. باش ئاماژەتان بە پاڵپشتی هەوڵەکان کرد بۆ گەڕانەوەی کورسی پێکاتەکان، بەڵام لە ماوەی ڕابردووشدا پێکاتەکان لەگەڵ نوێنەری ڕێکخراوێنەوەی گرتوەکان کۆبوونەوە لایانی دەرەکیشتان لێ ئاگادار کردەوە هیچ پاڵپشتێک نەبوو بۆم پرسە گوشار بخرێتە سەر حکوومەتی عێراق و دادگا بۆی کە پێداچوونەوە بۆ بڕیارە بۆ کەمکردنەوەی کورسی پێکاتەکان بکات. ئێمە پێش ئەوەی ئەو 5 کورسیە بگەڕێتەوە ئێمە 3000 کۆبنەوە لەگەن نەتەوە یەکگرتوەکان کۆبنەوەمان کردو لە ئاستی باڵاشدا بە ئەمەدەبوونی سەرجەم حزب لایەنە سیاسی تورکمانیەکان و پێکاتی مەسیحیەکانیش و چەندە هزار کۆنگرەی ڕۆژنامانیشمان ئەنجامدا، بەڵام نەداهاتنە سەرخەت ڕاستیەکەی بەڵێنیان دەدا و بەڵام وەکو پێویست نەبوو کە ئێمە ئەو چاوەڕوان کراویتن ئەو بەڵێنانە، بۆیە ئێمە هانامان بردە بۆ مەرجعیەت کەوا جەنابی سەرۆک مەسعود بارزانی تەنها تاکە ڕێگا چارەسەرە بۆ ئەوەی دەبێ هەوڵمان لۆ بداتن و کورسی کۆتاکان بگەڕێتەوە و بەبێ کۆتاکان هەڵبژاردن ئەنجام نەدرێتن و ئێمە هیوەخواز بن هەموو لایەنە سیاسی کوردستانیەکان کۆدەنگیان هەبیتن لەسەر پێشگیریکردنی مافی پێکاتەکان. ئێمە پێویستمان بە سمبۆڵ و بە تابلۆ نییە، پێویستمان لە تەنها لە ناو پەیڕەوەکانی خۆیان بە چەند مادەیەک و بە چەند بڕگەیەک و ڕستەیەک پێناسەی پێکاتەکان و بتونەوە ڕێزگرتن لە مافی پێکاتەکان. ئێمە لەوەی دەرچوینە، ئێمە دەمانوێت بە کردار لەگەر پێکاتەکان من، بۆیە لە ئێستادا ئێمە بە پێویست دەزانین کەوا سەرجەم لایەنە سیاسی کوردستانیەکان هاوکار بن لەوەی کەوا پێکاتەکان نوێنەری ڕاستەقینەی هەبیتن. ئێستا ئێمە داوا دەکەین نوێنەری ڕاستەقینە هەبیتن لە پەرلەمانی کوردستان، نەک لە ژێر چەتری حیزبێکی سیاسی کوردستانی بەناو تورکمانێک کاندید بکەن، بەناو مەسیحیە کاندید بکەن و فشار بخرێتە سەر حیزب تورکمانەکان. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی بەم بابەتە داوە، گرنگێکی تایبەت بە تایبەتی ئێستا لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشووتریش وەزیر هەیە لە ئاستی پێکاتەکاندا کە بەشدارن لە حکوومەتدا و هەروەها لە پەرلەمان کورسیان هەبووە. بۆچی بەر لە ئەم گۆڕانکاریانە ئاماژە بەوە دەکرا کە گریەکوێرەی پەرلەمانی کوردستان پێکاتەکان بۆ هەندێک کەس هەوڵ دەدەن کە پرسی پێکاتەکان بکەنە بربەست لە بەردەم بەرەو پێشچوونەکانی من ناکۆکی و سراحی سیاسیە؟ بێگومان پێکاتەکان بۆ یەکەم جار بوو هەم لە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان وەزیرێکی تایبەتمەند هەبێتن بۆ وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکان و بۆ یەکەم جارە پێکاتەکان لە ئاستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پۆستی پێ بدرێتن. خەڵکی هەرێمی کوردستان شایەتی دەداتن و ئێمە ناتوانین دۆخەکەی خۆمان هەڵسەنگاندن بۆ خێن باشمان کردووە چاکیمان کردووە یاخود لە ئاستی چاڕوان کراونەوە، بەڵام توانیمان بەڵانسێکی تەواو ڕابگرین. ڕێگەمان نەدەدەبێت شێوازێک ململانەی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستان بگوزارێتن تا کۆتایی دانیشتن و لە ناو کۆتایی دانیشتن بە فشاری حزبی ئەم کارە ئەنجامدرا، ئەگەر نە سەرۆکی پەرلەمانیش لەگەڵ ئەوەدا بوو کە کۆمسیۆن زۆر لەمە پێشتریش کارا بکرێتەوە، چونکە پێویستمان هەبوو ئێمە کۆمسیۆنێکمان هەیە بە دەنگی پەرلەمانەوە ئەو کۆمسیۆنە دامەزراوە، ناکرێتن ئێستا فەرامبۆش بکرێتن و ئەو موسسەیە. بەڵام بەداخەوە ململانەی سیاسی و بریاری سیاسی کاریگەری لەسەر دۆخی هەرێمی کوردستان و پێکاتەکانشی دروست کرد. باشە، بەڕێوچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە ئێستا پەرلەمان لە خولی پەنجمدا کارەکانی ڕاگیراوە تا چەندە زەرورەتە بۆی کە ئەو دامەزراوە یاساییە لە هەرێمی کوردستان جارێکی دیکە دەست بەکار بکاتەوە، هەرچەند بتوانێت زووتر دەست بەکار بیتن و حکوومەتێکی بەهێز دێتەکایە. ئێستا حکوومەتیش پێویستی بە پەرلەمانی کوردستانە، پەرلەمانی کوردستانیش پێویستی بەوەیەکەوە خەڵکی کوردستان دەنگدەری خۆی هەبیتن و وێنەری تازە بێتە ناو پەرلەمانی کوردستان، سیاسەتێکی تازە پەیڕەو بکرێتن و ئەو ململانە سیاسێت تا ئەمڕۆ دەکرا لە پێناوی بەدەستهێنانی کورسی پاش هەڵبژاردن هیوەخوازین ئەو ململانە سیاسێ لە دەرەوەی پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێتن. پەرلەمان جێگای یاسادانانە، جێگای ململانەی سیاسی نییە، بەڵام بەداخەوە ئەم خوڵەی پەرلەمانی کوردستان لە کۆتا خولەکانی خۆی بووە جێگای ململانەی سیاسی. ئەم بۆشایە تا چەندە کاریگەری لەسەر کاروبارەکان لە هەرێمی کوردستان و بابەتە گشتیەکان هەبوو پێوەست بە هەوڵاتیانی هەرێمی کوردستانەوە؟ کاریگەری زۆر هەبوو، بەڵام بە پشتوانەی خوا حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان توانری ئەو بۆشایە تا ڕادەیەک پڕکاتەوە. هەرێمی کوردستان ئیستقرارێتەکی باشی هەبوو و ئەتوانم بڵێم پاش نەمانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆرترین وڵات لورە هەرێمی کوردستانیان کردن نوێنەرایەتیان و سەرۆک کۆماری تورکیا و سەرۆک کۆماری فەڕەنسا و بەڕێز ماکرۆن و ئەوانەی ترکە لە ئاستی باڵە هەمویان هاتنە سەردانی هەرێمیان کوردن. لە هەرێمی کوردستان دەرچەی یاسایی لە هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکاتن. دەرگای
بۆکردنەوەی بۆ ناو لایەنە سیاسی کوردستانیەکان کە هەموو لایەنە سیاسیەکان کێشەکانیان چارەسەر بکەێت لە ئاستی عێراق و هەرێمی کوردستان هەر هەرێمی کوردستان بووە و هیوادارین ئەو هەرێمی کوردستان بەم شێوازە زیاترش بەهێزتر ببنێت. باشە ئەگەر هەڵبژاردن لە وادێک دیاری بکرێت بۆی لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە کە وەکو ئەگەرەکان ئەڵێن مانگی ئەیلولی ئەمساڵ دەبێت ئەو میکانیزمە و ئەو خشتەیە کە پێشووتر پارتی دموکراتی کوردستان جەختی لێ دەکردەوە دیزاین بۆ کرا و داڕێژراوە ئایا دموکراسیانە بەڕێوە دەچێت ئایا چاودێری نێودەوڵەتی دەتوانێت ڕۆڵ بگەڕێت لەوەی کە هەڵبژاردن بە شێوازێکی دموکراسی و شەفاف لە هەرێمی کوردستان بە پێی میکانیزمەکانی دادگای باڵای فدراڵی ئەو یاسایی کە بۆی دانراوە بەڕێوە بچێت؟ بێگومان ئێستا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقش هاتە ئەو قەنەعەتکەوە دەبێت گۆرانکاری بکرێتن لەو سیستەمەی پێشوو کە داڕژرا بوو بەگەڕانەوەی کورسی کۆتاکان یەک لە خۆی داگەرەوە بووکەوە ناحەقی بەرامبەر بە پێکاتەکان کرا هەرچەندە بە پێی پێویستنیە لە ئاسی چاوەڕوان کراو نەبوو بەڵام گەڕانەوەکەی باشتر بوو لە نەبوونی نوێنەری ڕاستەقینەی پێکاتی تورکمان و مەسیحیەکان لە پەرلەمانی کوردستانی داهاتوو و خوێندنەوەی چەند دەنگی تۆمار ئەوانەی کە بایۆمەتریان بۆیان هەژمار نەدەکرا ئەو دەرگایش بۆیان کراوە کە ئەوانەی کە پارتی دموکراتی کوردستان بابەتانەی باسی دەکرد لە ڕاگەاندن و لە کۆڕ و کۆبنەوەکان بوو لە ناو بەیان نامەکەشیان ئاماژەیان پێکردبوو کە عێراقیش حکوومەتی عێراق و کۆمسیۆنیش هاتە سەر قەنەعەتکەوە ئەوانە ڕاستە و بە بەڵگە سێلمێنرا دەبێ ئەوانە چارەسەر بکرێتن هیوە خوازین هەڵبژاردنێکی شەفاف هەڵبژاردنێکی پاک و بێگە هەڵبژاردنێک دوور لە ململانەی سیاسی و لەژێر چاودێری و چەتری نوێنەرێنێتەوە یەگرتوەکان و وڵاتە زلهێزەکان باڵکەواتەوەکو پارتی چاکسازی تورکمانی لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوکات بەرژەوەندی قواری سیاسی هەرێمی کوردستان و بەدەستهێنانی مافی پێکاتەکان ئامادەن بۆ میکانیزمانە لە داهاتوودا بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەن. بەڵێ ئێمە وەکو پارتی چاکسازی تورکمان ئامادەینە بۆ بەشداریکردن لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڵێ زۆر سپاس بەڕێز مونا قەهوەچی جێگیری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان کە لە بەرنامەی تایبەتی کارڤەدانەوە لەگەڵمان بووی. بەڕێزان سپاس کە بینەروی سەری کارڤەدان بوون تا بەرنامێکی تر هەر شاد بن.